دیارە ڕۆژی 25 نۆڤەمبەر ڕۆژێکە لەسەر ئاستی جیهانی لە ئەنجامی توندوتیژی بەرامبەر بەو سێ ژن کراوە کە لە بواری سیاسەتا کاریان کردووە. ئەمە بۆتە هۆی ئەوەی کە توندوتیژی بەرامبەریان بکرێ و ڕێگریان لێکردوون. بۆیە ئەو ڕۆژە دیاریکرا بە ڕۆژی بەرەنگاربوونەوەی توندوتیژی لەسەر ئاستی هەموو جیهان و ئێمەش وەکو هەرێمی کوردستان ساڵانە وەکو ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی وەکو تۆڕی هاوبەشی ڕێکخراوەکان بە پێویستی دەزانین هەموو ساڵێک لەم ڕۆژەدا بتوانین ئەوەی کە پێمان نەکرێت کاری لەسەر بکەین. بەڵام بەداخەوە ئەوەی کە ئێمە ساڵانە تیشکی ئەخەینە سەر ئەوەی کە بە تایبەتی لە ڕووی پەروەردەییەوە گۆڕینی مەنهەج لە خوێندنگاکاندا کە ئەمە یەکێکە لە هۆکارەکان کە ئەبێتە دروستبوونی توندوتیژەکان لەناو خێزاندا لەناو کۆمەلگادا. لە هەمان کاتیشە ئەو توندوتیژانە سەرچاوەکەی ئەگەڕێتەوە بۆ ئەگەر لە ڕووی پەروەردەیی و لەناو خێزاندا کاری جدی لەسەر بکرێت دواتر پەروەردە کرێت بۆ ناو خوێندنگاکان بە گوێرەی ئەو مەنهەجەی کە وەزارەتی خوێندنی باڵا ئیشی لەسەرکا. بەڵام بەداخەوە ئێمە هەمیشە پێشنیاری ئەوەکەین کە پەروەردە کاری جدی خۆی بکات لەسەر ئەوە لیژنەیەک ئامادەکاری بکات بۆ ئەوی بتوانن مەنهەجێکی تایبەت هەبێت لە ڕووی پەروەردەی ئەو منداڵانەی کە لە سەرەتاییەوە دێنە ناو قۆناغی خوێندنەوە پەروەردەیان کەن بۆ ئامادەی لێوە بۆ زانکۆکان دواتر بۆ کۆمەلگا. بەڵام ئەوەی کە ئێمە بینین بەداخەوە ئەو کارە نەکراوە ئەنجام نەداوە. لەم ڕۆژانەشا دەبینین بەداخەوە بەهۆی تەعین نەبوونی زۆربەی گەنجان کە لە مەعهەد و پەیمانگا و زانکۆکان تەخەڕوجەکەن هەمووی بێکارن. ئەمە یەکێکە لە هۆکارەکانی ئەوەی کە گەنجانی ئەمڕۆ هەمووی لە ڕووی دەرونیەوە پێم وایە کاریگەریکی زۆر باشی کردوتە سەریان. بۆیە پێویستە ئێمە بتوانین کاری جدی لەسەر وەزعی دەرونی گەنجان بە تایبەتی بەبێ جیاوازی ڕەگەزی کاری لەسەر بکەین. خۆشبەختانە تۆڕی هاوبەشی ڕێکخراوەکان لەم ماوەیەدا ئێمە توانیمان لەگەڵ دامەزراوەی لەیلاندا پەیوەندیمان هەبێ و بەشداری دەست بەکاربوونی ئەو ڕێکخراوە بکەن کە لە ڕووی تەندروستی دەرونی لەسەر ئاستی عێراق و سلێمانی ئێمان بانگێش کردبوو کە ئەوی بتوانین هاوکاریان بن بۆ ئەوەی کە پێمان دەگرێت لە ڕووی دەرونی گەنجان و ژنان بە تایبەتی کاری جدی لەسەر بکەین. چونکە خۆتان دەزانن مەسەلەی ئابووری، مەسەلەی موشەون، مەسەلەی ئەمانە هەمووی ئەبێتە کاریگەریکی تەواوی ئەبێت لەسەر تەواوی کۆمەلگا. ئەمە یەکێکە لەو هۆکارانەی کە کاردانەوەی دەبێت لەناو خێزاندا بۆ توندوتیژی و مەسەلەی کوشتن. بەداخەوە ئێمە ڕۆژانە دەبیستین لە هەموو کەناڵەکان لە هەموو ئەلامەکان و لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بەردەوام دەبینین توندوتیژی هەیە، لەناو ژنانە هەیە، لەناو پیاوانە هەیە، لەناو خێزانە هەتا تەنانەت گەشتە ئاستی کوشتنی دایک، کوشتنی باوک، کوشتنی برا. ئەمانە هەمووی ئەگەڕێتەوە بۆ ئەو نەهامەتانەی کە لە ئەمڕۆ لە هەرێمی کوردستانە دەبینین بەهۆی نەبوونی موچە. ئەمانە هەمووی لە ڕووی دەرونی و کاریگەری سیبی ئەبێت لەسەر خێزان و لەسەر تاکی کۆمەلگا. وەیە پێویستە ئێمە داوای خۆمان لەسەر ئاستی هەرێمی کوردستان لەسەر ڕێکخراوەکان هەمومان بتوانین ئەوەی کە پێمان بکرێ فشارێکی تند بکەین لەسەرەوەی لە پێناوی ئەوەی کە ئەو توندوتیژانەی کە هەیە لە هەرێمەکانمان هەوڵ بدەین بنبڕیکەین لە ڕووی پەروەردە و فێرکردن لە هەموو ئاستەکاندا. دۆخی ژنان ئەتوانم بڵێم بە شێوەیەکی گشتی زۆر باش نییە. چونکە ئەوەی هەروەکو ئاماژەم پێکرد بە تایبەتی یەکێ لە هۆکارەکان ئەم تۆڕە کۆمەڵایەتیان کە کاریگەریەکی تەواوی کردوێتە سەر وەزعی ژن لە ڕووی دەرونیەوە لەسەر توندوتیژیەکان. زۆرجار گێچەڵیان پێ ئەکرێ ئەتوانم بڵێم لە گێچەڵکردن بە ژنان بە تایبەتی بۆتە دیاردەیەک دەیبینین لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکان، لە ڕێگەی ئەو بەرنامانەی کە پێشکەشەکرێ لە ناو کۆمەلگادا. ئەمانە هەتا لە کاری ئیشکردنە، یعنی لە دام و دەستگاکاندا لە ناو هەموو ئەو شوێنانەی کە ژن کاری تێدەکات زۆرجار دەبیستین کە کێچەڵ دەگرێ بە ژنان بۆ بەکارهێنانی مەرامی خۆیان. ئەمەشێکێکە شێوازێکی لە شێوازەکانی توندوتیژی کە بەرامبەر بە ژنان نەکرێت. مەش نییە توندوتیژی لە لاقەکردن بێ، لێدان بێ یا سووتاندن بێ یان کوشتن بێ. ئەنە شێوەی توندوتیژی هەیە کە بەرامبەر بە ژنان دەکرێت. بۆیە ئەم جۆرە توندوتیژانە پێویستە لەسەرمان ئێمە ڕێکخراوەکان وەکو تۆڕی هاوبەش و درەخیشمان نەکردووە لە ڕووی وشیاری لە ڕووی پەروەردەوە. زۆرجار کارمان لەسەر هەموو خوێندنگاکان لە دەروی شار لە ناوشار لە هەموو شوێنەکان توانیمانە کاری خۆمان بکەینەوە. بە تایبەتی ئەم ساڵیش پێمان باش بوو لە ڕووی ئەعلامیەوە کاری جدی لەسەر بکەین. بۆ ئەعلام ئەچێتە ناو هەموو ماڵێکەوە ئەتوانین ئەو مەهامی کە هەمانە قسەی لەسەر بکەین و
تا بێتە ئەوەی کە خێزانەکان و کۆمەڵگا سودی لێ ببین. خۆی مەسلەی ئەم دروشمە کە ئەڵێن ژن بە مانای ژیانێت و ژیانیش بەبێ ئازادی دەستەبەر ناگرێت و ژنان پێویستە ئەم دروشمە بکەنە دروشمێکی سەرتاسەری بۆ کارکردنی ڕۆژانەی خۆیان، چونکە ئەگەر ژن خۆی ئازاد نەبێ ناتوانێت هیچ هەنگاوێک بنێ بەرامبەر ئەو مافانەی کە ئەیەوێت. لەبەر ئەو ئازادی ژن پێش هەموو شتێکە بۆی بتوانێت تەواو مافەکانی خۆی دەستەبەرکە و پێویستە ژنان جەراعەتێکیان تیا مەوجود بێ هەموو ئەو ڕێگریانی کە دێتە بەردەمیان بیبەزێنن لە پێناوی ئازادبوونی تەواوی خۆیانەوە لە پێناوی دەستەبەرکردنی ژیانێکی ئاسوودە و ئاشتی لە پێناوی کۆمەلگاکەماندا. دیارە ئەم ماوەیەکو ماوەی بەرەنگابوونەوەی توندوتیژی دژی ژنان کۆمەڵێ چالاکی ئەکرێ و کۆمەڵە بابەت و بازمبارەوە کە باز ئەکرێ بەڕاستی کە هەمووی پێویستن بۆ هۆشیاری کۆمەلگا. توندوتیژی کە بەرامبەر ژنانەکرێ بەڕاستی چەند جۆرێکی توندوتیژی جەستەیی بێت یاخود دەرونی بێ یاخود سێکسی بێ. ئەگەر تیشێک بخەینە سەر توندوتیژیە دەرونیەکە چونکە بەڕاستی توندوتیژی جەستەیەکە زۆر بەربڵاوە ڕەنگە بڵێن ئەمە دیاردەیەکی جیهانیشە و بەڵام ئێمە بەتایبەت کە باسی کوردستانەکەین وەکو ڕێژەوانە ڕەنگە بڵێن ئەمە توێژینەوەی تایبەتی ئەوێ تا نەتیجەی وردمان دەست پێ، بەڵام بە گشتەکەی کە باسیەکەین توندوتیژی دەرونی کاریگەریەکانی لەسەر ژنان و دەرەنجامەکانی و چارەسەریەکانی. توندوتیژی دەرونی کە کەمتر باسەکرێ زۆر کاریگەریە قوڵەکانی زیاترە لە توندوتیژی جەستەیی، بۆیە بەڕاستی چارەسەریەکانی ورترن و کاریگەرترن. ئێمە زۆر جار باسی ئەوکەین کە هۆکارەکان بۆ ئەم توندوتیژیە دیارە هۆکارەکان زۆرن، لە هۆکاری کۆمەڵایەتیە، لە هۆکاری سیاسیە، لە هۆکاری ئابووری، ئەمانە هەموو هۆکارن بۆ توندوتیژیەکانی جەستەیی بێیان دەرونی بێیان سێکسی بێ. بەڵام بەڕاستی لە کاریگەری دەرونیەکانی توندوتیژی لەسەر دەرونی ژنان کاریگەری قوڵن بە شێوەیەک تێڕوانینی ژن بۆ ژیانی خۆی، تێڕوانینی بۆ کۆمەلگاکەی، هەندێک جار کاریگەریە دەرونیەکانی لە ڕووی باری دەرونی وەکو خەمۆکی بێ، وەکو دڵەڕاوچێ بێ، کۆمەڵی کاریگەری دەرونی نەگەتیڤە جێڵە ئەم توندوتیژیانە بەڕاستی کە ڕاستەوخۆ ئەکتیڤیتی ژن بڵێن جوڵەی ژنیان بەشداری ژن لە ژیانە دیاریەکات. دیارە بەڕاستی ئێمە بێ ڕاستیە بزانین کە ژن وەکوی کە وەک تەنها وەکو مرۆڤێک ناکە لە کۆمەلگاکە، بەڵکو وەکو ئەو کەسەی کە کاری پەروەردەشەکە تێڕوانینی ژن، باری دەرونی ژن زۆر کاریگەری هەیە لەسەر پرسە کۆمەڵایەتەکە بەگشتی و لەسەر پەروەردەی مناڵەکانیش بەتایبەتی، چونکە ئەگەر ژنێک ئارام نەبێ، ئەگەر ژنێک توندوتیژی بەرامبەر بکرێ، ئەگەر ژنێک برینی قوڵی دەرونی هەبێ، ڕەنگە نەتوانی وەکو پێویست بە ئەرکە گەورەکەی خۆی هەستێک کارکی پەروەردەیە. بۆیە کاتێک کە بمانەوێت چارەسەریەکان دەست پێ بکەین، سەرەتا ئێمە ینی وەکو ئەو لایەنە باسەکەین کە چی بکرێ بۆی توندوتیژی ڕوونەدات، ئەو دامەزراوانە چێن کە بەرپرسن، ئەو یاسایانە کامانن کە بەرپرسن بۆ ڕێگریکردن لە دیاردەی توندوتیژی. بەڕاستی کە ئەمە لێرە دەسەڵات ئەتوانێت کاریگەری زۆری هەبێ لە ڕووی بەهێزکردنی یاساکانەوە، لە ڕووی بوونی کۆمەڵە دەستگای تایبەتەوە بۆ ڕێگریکردن لەم توندوتیژە. دواتریش کاتێک کە توندوتیژەکان ڕوو ئەدەن چارەسەریەکانیان چۆنە بێ، ئەو سنتەرانە ئەو دەستگایانی کە سەر لە نوێ چارەسەری دەرونی بۆ ئەم ژنانە پێشکەشەکە بۆی کە بەڕاستی لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئەم ژنانە جارێکی تر لە کۆمەلگا قبول بکرێنەوە کاتێ بە بارێکی سەختی دەرونیە تێپەڕن بەهۆی توندوتیژەکانەوە. کۆمەلگا چۆن قبوڵیان نەکاتەوە لە ڕوویەکی تریشە خۆی چۆن ئامادابێ بێتەوە ناو کۆمەلگا، چۆن ئامادابێ هەستێ بە ئەرکە گەورەکەی خۆی کە بەشداریکردنی کۆمەڵایەتەکەیەتی لە ڕوویەکی تریشەوە بەشێکە لە پرۆسەی پەروەردەکردن. لە ڕاستیا بمانێ هەر گۆڕانکاریەکی ڕیشەی باس بکەین ئەبێ لە پەروەردەوە باس بکەین. پەروەردە بەوەی کە ژنێک کە کچێک چۆن پەروەردە ئەەکەی، چۆن پەروەردەکەی لە متمانە بە خۆی، لە متمانە بە تواناکانی، لە هەڵوێستەکانی، لەوەی لەسەر پێی خۆی بوەستێ، لەوەی کە بڕای بە خۆی هەبێت، بۆیە لە پەروەردەوە دەست پێکەین. ئەمە تۆ لە سەرەتاوە ئیتر پەروەردە بەڕاستی ئێستا سۆشیال میدیا بەشێکە لە پەروەردە، منهەجی خوێندن بەشێکە لە پەروەردە، خێزان بەشێکە لە پەروەردە، هۆشیاری خێزان بەشێکن لە پەروەردە، مینبەرەکانی مزگەوتەکان بەشێکن لە پەروەردە. ینی بەڕاستی پەروەردە بڵین بە فەزافراوانەکەی پەروەردە. بۆیە ئێمە گەرمانەوێت ڕێگری بکەین لەم توندوتیژانە لە پەروەردەوە دەست پێ بکەین، ئەبێ بزانین ئەم کانەی جیاوازانی کۆمەلگا چۆن ئەکتیڤەکەین بۆ ئەم پرسە، چۆن ئەواکەین کە هەمووی ئەم پرسە بێتە پرسێکی گشتگیر، هەمووی ئەم بابەتە بە بابەتێکی گشتگیر هەر یەکێک لە ئێمە ئەگەر دایکین، ئەگەر باوکین، ئەگەر مامۆستایەکی، ئەگەر لە موەسسەیەکەی تا چ ڕادێ بەرپرسیت خۆت بە بەرپرسیار ئەزانی بەرامبەر بەم پرسە.
ڕاستە هەر دیاردەیەکی کۆمەڵایەتی کە باسیەکەین دەسەڵاتی سیاسی کاریگەری زۆری هەیە بۆ ئاراستەکردنی ئێمە یعنی ئەکرێ بڵێن ئێستا ئەمریکا لە سۆشیال میدیا ڕوایە ئەمریکا لە دەستگاکان ڕوایە ئەوی لە کۆمەلگا ڕوایە بەشێکی بەشپرسیارەتێکی لەسەر دەسەڵاتی سیاسیە چونکە دەسەڵاتی سیاسی یانە یاساکانیش کاریگەری زۆری هەیە لەسەر ڕێخستنی ئەم پەیوەندیانە و ئەم دیاردانە لەناو کۆمەڵگەیە بۆیە ئەوەی کە پێویستە ئەمریکا سەرڕای هۆشیاری کۆمەلگە کە کاری تاک بە تاکی کۆمەلگەیە ئەمە گرنگە زۆر و پەروەردە لە پێش ئەمەوە بەڵام دەسەڵاتی سیاسی و بوونی یاساکان دژ بە توندوتیژی ژنان و یاساکان کە پشتیوانی نەک هەر توندوتیژی ژنان بەڕاستی ئێستا کاتێک مناسبەکە ئەوەیە کە باسی توندوتیژی ژنانەکەین بەڵام بەڕاستی لە کۆمەلگایەکان پڕە لە توندوتیژی بەرامبەر بە ژنان بەرامبەر مناڵان پیاوان یانی کەیت لەم کۆمەلگایە بۆچی لەبەرەوەی ئەو یاسایانە بەڕاستی کە پەیڕەو ئەکرێت یاخوی هەندێک جار با بڵێن یاساکان سەروەرن یان ئەو یاسایانەش کە سەروەرن وەکو پێویست نەیتوانیوە ڕێگری بکە لەم دیاردانە